هەژاری و نەبوونی یاسایش و خزمەتگوزاری سەدان ئێزدی دانیشتووی شنگال ناچار دەکات بچنەوە کەمپەکان لە دهۆک. ئێزدیەکان دەڵێن ژیانیان لە ناو کەمپ زۆر باشترە لە ژیانیان لە زێری خۆیان. غەواز خەزەر یەکێکە لەو سەدان ئێزدەی کە هاتۆتە کەمپی خانکێ لە دهۆک ئەو دەڵێت لە ساڵی 2014ەوە بەهۆی مەترسیەکانی داعش زێری خۆیان بەجێهێشتووە. بەڵام ئەمجارە هۆکارەکانیان جیاوازە، هەست بە ئاسایش و ئارامی ناکەن و سەرەتایچین خزمەتگوزاریان نییە وەک ئاو و کارەبا. دەژڵێت ئەوە 8 ساڵە هیچ شتێکیان بۆ نەکرا و ژیانیان لەوێ زۆر قورسە. بۆ 8 ساڵ بەر ئەوەکی تشتێک ژمارە نەگرێتان ڤەگەڕین. خەدەماتە گوت تشتێک ژمارە نەگرین هەتان ڤەگەڕین. بزەحمەت وەزلان ڤەگەڕیە. مەزوی باگە خۆش کردبانە و تشت ژمارە کردبانە و حکوومەتەکەی تشتێک ژمارە کردبا مەزویان ڤەگەڕین لێ پاکان نکارن وە ڤەگەڕین. ئەمانی کێمە و زەحمەتە. السلام عليكم. کاروان زەکی بەڕێوەبەری نووسینگەی کۆچ و قەیرانەکان لە دهۆک دەڵێت ژیان لە شنگال نییە و نزیکەی 470 کەس فۆرمیان پڕ کردوتەوە بۆی بگەڕێنەوە کەمپەکان. 363 کەیسیشیان قبول کردووە بۆی بگەڕێنەوە کەمپەکان. کەیسەکانی تریش پێداچوونەوەیان پێدا دەکرێت و دواتر کە ڕەزامەندی درا دەتوانن ژیانیان لە کەمپەکان دەست پێ بکەنەوە. رەوشە ئەمنی لێرەی شنگار نینە و ئەو خزمەتگوزاریت پێتیڤ شنگار نەبووینە شێوەیەکی گشتی ژیان شنگار نەبووە بەرنگێ ئەو 470 کەسێک ماینە تەقدیمی مەکردە مە مقابلە گەل 377 کەسا کردە مە 363 کەس وەلگرتنە ده کەسێکت ماین ئەوژی بەرندێک ئیجراتێت ئەمنی حتا خلاص بن دیواژینە وەلگرتن و چنە ناوا کەمپادا ژیانە خۆجارەکەی دەست پێکەنەوە. سەرباری هەوڵەکان بۆ گەڕانەوەی ژیان لە شنگال بەڵام هێشتا ناوەندیە و قەزایە وێرانیەکی زۆری پێوە دیارە و ناوچەکانی تریش بە تەواوی سیمای ژیانیان پێوە نەماوە.